چوارشەممە ئەندامی پارلەمانی عێراق لە سەرلیستی گۆڕان سروە عەبدولواحید لە ئەنستیتۆی وێستمینستر لە سەردۆخی هەرێمی کوردستان و عێراق دواو بە تایبەتی لە پەیوەندی هەرێم گوتی دوای 26 ساڵ حکوومەتی ئۆتۆنۆمی هێشتا لە بواری ئابووری لەشکری لەگەڵ گەلێک گرفت ڕوبەڕوونە و یەکێک لە هۆیەکان داخستنی پارلەمانە. حزب دیموکراتی کوردستانی پارتی دیموکراتی کوردستان بە پێچەوانەی بنچینەکانی دیموکراسی پەرلەمانی هەڵوەشاندەوە و بە شێوەیەکی زۆرەملێ حکوومەت دەکات. ئێمە نازانین داهاتی نەوت لە کوردستان چەندە. مەزەندە دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە 1 ملیۆن بۆشکەنەوت بۆ دەرەوە هەناردە بکات، بەڵام نازانین لە ئەو داهاتەدا چەندە دەچێتە نێو بەشی خەزێنەی حکوومەت. هەموو دەستگاکانی حکوومەت سەربەدوو ڕێکخراوی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانن. نە بەشی دادوەری، نە وەزارەتی پێشمەرگە، نە بەشی زانیاری نهێنی و نە ئاسایشی سربەخۆ نین. سروە دەڵێت هیوادارن هەموو پارتەکان لە پارلەماندا بەشدار بن کە لەلایەن خەڵکەوە هەڵبژێردراون بۆ ئەوەی لە ڕاوتی سیاسیدا بەشدار بن کە هەموو کارێک ڕوون و شەفاف بێت. لا نعلم لحد هذه اللحظة ئێمە هیچ زانیاریمان سەبارەت بە بەشی پەیوەندەکانی دەرەوەی حکوومەتی هەرێم نییە. هیچ زانیاریەکمان سەبارەت بە سیاسەتی داهاتی نەوت نییە. لەمەش گرنگتر هیچ بەشداریەکمان لە پەیوەندی حکوومەتی هەرێم و بەغدادا نییە. جاری وا هەیە ئەو پەیوەندیە تووشی گرژی دەبێت، جاری وا هەیە باش دەبێت. ئێمە نازانین ئەو پەیوەندیە بۆچی خراپ یان چاک دەبێت. پێمان وایە پەرلەمان دەبێت بۆ هەڵوێز وەرگتن سەبارەت بە ئەو مەسەلەیە چالاک بکرێتەوە. ئەو ئەندامی پارلەمانی عێراق ڕەخنە لە دۆخی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان دەگرێت. وضع الحقوق الإنسان في إقليم كردستان دۆخی مافەکانی مرۆڤ لە کوردستان لەو پەڕی نزمیدایە. ڕۆژنامەنووسان دەکوژرێن، ڕاویان دەنێن، دەڕفێنرێن، ئازادی ڕادەربڕین لەژێر کۆنتڕۆلدایە. سەرڕایبوونی ملیشاکان لە بەغدا زیادەڕەوی نییە ئەگەر بڵێم بەگشتی دۆخی ئازادی لە عێراق لە چاو کوردستان باشترە. ناوبراو دەڵێت سەرڕایەوەی داوامان کردووە ڕێفراندوم دوا بخرێت، بەڵام پارتی دیموکرات و بەشێک لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەر ڕێفراندۆم هەروە سوورن و ئەمەش مەترسیدارە. الوضع خطير جدا. دۆخەکە و دۆخی ناوچە کێشە لە سەرەکان مەترسیدارە. کاتێک سەدامی ویستی هێرش بکاتە سەر ئێمە دەستماندایە چەک و بەرگریمان لە خەڵکی خۆمان کرد. ئێستا پشتیوانی خوشکوبرایانی عەرەب، تورکمان و مەسیحیمان لە ئەو ناوچانە لەدەستداوە و ئێستا ئێمە لە دژی ئەو لایەنانین کە سەردەمێک پشتیوانی ئێمە بوون. ئەو ئەندامی پارلەمانی عێراق هەرچەندە بڕیاری ئێستای عێراق بۆ ڕێفراندۆم پەسەند ناکات و وەک خۆشی دەڵێت گۆڕان بەشداری لە ڕێفراندۆمدا ناکات، بەڵام دەڵێت حکوومەتەکانی تریش هەر لەگەڵ ڕێفراندۆم نین. حکوومەتی بەغدا بە ئاشکرا هەڕەشەی لە هەرێمی کوردستان کردووە کە ڕێفراندۆم ئەنجام نەدات. ئەگەر بیکات ئەوە دەرەنجامی خراپی دەبێت. ئێرانیەکانیش هەڕەشەیان لە هەرێمی کوردستان کردووە و ئەمریکاش بە شێوەیەکی ڕاشکاوانە حکوومەتی هەرێمی لە 2 ڕۆژی ڕابردوودا ئاگادار کردوتەوە کە ئەگەر ڕێفراندۆم ئەنجام بدەن و ئێران و تەنانەت حەشدی شەعبی و هەر هێزێکی دیکەی عێراق هێرش بکەنە سەر هەرێم و سەر کەرکووک ئەوە پشتیوانیان لێ ناکەین. هەروەها بنکەی لەشکری تورکیاشی لێە و ڕەنگە بە شێوەیەکی لەشکری هەڵوێز بگرێت. ئەو ئاماژەی پێدا کە گەندەڵی لە سەرانسەری عێراقدا هەیە و میلیۆنها دۆلار لە ڕێگای پارتەکانی کوردستان و حیزبی ئیسلامی لە بەغدا ڕەوانەی دەرەوە کراوە، بەڵام لە بەغدا هەوڵێکی تازە بۆ ڕەوبەڕووبوونەوە لەگەڵ ئەم دۆخە لە ئارادایە. رئيس الحكومة الحالي سەرۆکی ئێستای حکوومەتی عێراق هەم لە نێوخۆ و هەم لە دەرەوەش بە شێوەیەکی ژیرانە هەڵسوکەوت دەکات. بەداخەوە سەرۆگۆزیری پێشووی عێراق لە حیزبی ئەدعوە لە ڕابردوودا حکوومەتی لە ڕێگایەکی باش بەڕێوە نەبرد و هەڕەشەی زۆری لە سوننیەکان و کوردەکان دەکرد. بەڵام سەرۆگۆزیری ئێستا لەلایەن دەرەوە پشتیوانی و ڕاوێژی لەگەڵ دەکرێت کە لەگەڵ دۆخەکە ڕوبەڕوو بێت.